دەسەڵاتدارانی یەسەی هەرێمی کوردستان بە دروستکردنی ناکۆکی لەگەڵ بەغداد و هەڕەشە لە حکوومەتی فیدراڵی جگە لە بەردەوامی قەیرانی دارایی دەیانەوێت مەترسیەکانی سەرقەوارەی هەرێمی کوردستان زیاتر بێت. چاودێرێکی سیاسی دەڵێت ڕێکەوتن و ڕادەستکردنی نەوتی هەرێم بە ناوەند مەترسی نییە بۆ سەرقەوارەی هەرێمی کوردستان، بەڵکو بردننی داهاتی نەوت و نانەوتی و برسیکردنی خەڵک مەترسی جدیە لەسەر قەوارەی هەرێم. دەرێک گەورەترین مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان ئەم دەسەڵاتی ئەمڕۆیە کە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبە. دەسەڵاتی میلەتەکەی خۆی برسی بکە، ئەو دەسەڵاتە بەترسیە بەسەر هەرێمی کوردستانەوە. دەسەڵاتی نەوت بفرۆشێ و داهاتەکەی نەدا بە میلەتەکەی ئەو دەسەڵاتە مەترسیە بەسەر هەرێمی کوردستانەوە. دەسەڵاتێ نادات پەروەرانە بێت، دەسەڵاتێ تاکڕەوی تیا بێ، دەسەڵاتێ بەرژەوەندی حەزب تایە بکوێتە سەروی بەرژەوەندی میلەتێکەوە، ئەو دەسەڵاتە مەترسیە لەسەر قەوارەی هەرێمی کوردستان. بۆیە ڕێککەوتن لەگەڵ بەغدا مەترسی نییە، برسیکردنی هاوڵاتیان مەترسیە. ڕێککەوتن لەگەڵ بەغا و هاتنی بوجە مەترسی نییە، فرۆشتنی نەوت بە قاچاغ و نەگەڕانەوەی داهاتەکەی بۆ حکوومەتی هەرێم بۆ خەڵکی هەرێم مەترسێ. بۆیە پێم وایە گەورەترین مەترسی لەسەر قەوارەی هەرێمی کوردستان ئەم جۆرە حکومڕانی و ئەم دەسەڵاتی ئەمڕۆی. ڕۆژنامەنووسێکیش دەڵێت هەرێمی کوردستان وەک قەوارەیەک لە نێو دەوڵەتی عێراقدا نابێت دژایەتی حکوومەتی فیدراڵ بکات و بیانوو بداتە دەست بۆ هەنگاوی دیکە کە بە زیانی خەڵک و قەوارەکەی بشکێتەوە. لە ڕووی نەتەوەییەوە، لە ڕووی استراتیژی نەتەوەیەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان نییە کە ئێمە سەنگەر لە حکوومەتی ناوەندی بگرین، دژایەتی حکوومەتی ناوەندی بکەین. لەبەرەوەی ئەمە واکە حکوومەتی ناوەندی بە هەستیاری و مامەڵە لەگەڵ هەرێم بکەوە، خۆی بەهێز بکەوە، ئەم ناوچانی کە پێتوێ ناوچەکێشە لەسەر زیاتر پێگەی خۆی بەهێزتر بکە لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنیەوە و لە ڕووی سەربازیەوە، وەکو ئێسای بینین کە بەشێک لە خاڵە سەربازیە کۆنەکان نوێ ئەکرێنەوە لەم ناوچانە. بۆیە ئەم جۆرە لە مامەڵەکردنە واکە حکوومەتی ناوەندی ئێمە بە هۆشی بهێنینەوە و زیاتر خۆی بەهێز بکە لە بەرامبەر هەرێمی کوردستان، جگەل لەوەی کە هاوکێشەیەکی نێودەوڵەتی هەیە کە زیلهێزەکان ئیدارێدەن و بەڕێوەیەبن لەگەڵ بەهێزکردنەوەی حکوومەتی ناوەندین لەم ناوچانە. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەرن. لە ماوەی ڕابردوودا بەهۆی حساب نەکردن بۆ حکوومەتی فیدراڵ و هەڕەشەی بەکارهێنانی هێز و دژایەتی بەغداد نیوەی خاکی کوردستان لەدەست درا. ئێستاش وەک چاودێران دەڵێن لە ئەگەری بەردەوامیدان بە دژایەتی و ڕێکنەکەوتن پارتی و یەکێتی قەوارەی هەرێم دەخەنە ژێر مەترسی تا ئەگەری لە نێوچوون. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.